پەیامی من ئەوەیە لە بۆ حکوومەتی کوردستان دەستخۆشیان لێ دەکەین ئەو کارانەی کە کردیتیان داواشمان وایە کێسەکەی شەیداوکار بەلاڕێدا نەچیت نەڕواتن لەسەر ڕێوڕەوی یاساییەکانی بڕواتن ئەوە ئاخر پەیامی من لە بۆ سەرچە ڕئیسەکای شەیدکردنی شەیداوکار لە خەتی کاک لاوەر بوو ئەوە بوو لی دەترسان نەوەک شەیداوکار بێ لە هەولێر دەوام کاتن بەخۆی شەیداوکار ناوی گەڕا بۆ لە ئەنجومەنی ئاسایش ئەفسەری ئەنجومەنی ئاسایش بوو هیچ سۆکاریتکەنی ئەمە دژمکار نەبن دژمکاریشمان نییە بەڵام ئەوانە بە ڕێگای ئەو نوعەوە هاتنێ ناو خەتەکەەوە ئێمە دژمنکار نینە دژمنکاری ئەوانەی سەرانی ئەوانەی شەیاوکاری سەیداوکارێت شەید کردێت دژمنکاری لەگەوانی دژمنکاری پاویل و دەردار دەستەکەی سکاڵامان لەسە هەمووان هەیە ئەوانەی دەستێنە لە تیرۆرکردنی عەقیداوکار جافێ بیتن هەمووش خۆیان دەناسن تەمانە ئێستاوان دەزان کە قسەی دەکەم دەزانن لەگە چێمە ئەمە بەهەڕەشە لەدایک بووینە بەهەڕەشەش نامرین ئەمە لەوانە زۆر گەورەترین زۆر گەورەترین لەوان کاوان باسی ڕەشە بکەن لا ڕەشە نەترسینە ئەگەر نە محەممەد زاف دە محەممەد زافیش پاشان بێت هەر خینی دەوێت ئەوەی لە دوو من بخینی دەوێتە